سڵاوتان لەبێت. حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی دەگیرکردنی کێڵگە نەوتیەکانی کەرکووک وەڵامی کۆمپانیای نەوتی باکووری دایەوە. لە ڕوونکردنەوەیەکدا دکتۆر جوتیار عادل و تەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند حکوومەتی هەرێم هەموو ئەو هەواڵ و دەنگۆیانە ڕەت دەکاتەوە کە گوایە حکوومەتی هەرێم بە پشتیوانی هێزی چەکداری دەستی بەسەر چەند کێڵگەیەکی نەوتی بای حەسەن و داود گورگەی سەر بە کۆمپانیای نەوتی باکوور لە کەرکووکدا گرتووە و داگیری کردوون. ئەوەش خراوەتە ڕوو بەپێی دەستوری عێراق سامانی گشتی هی هەموو خەڵکی عێراق و هی کۆمپانیایەک نییە. کۆمپانیای نەوتی باکوور چەندین ساڵە بەبێ هەبوونی یاسای نەوت و غاز کار دەکات و دەستور پێشێل دەکات. ئەگەر کۆمپانیای نەوتی باکوور لە خەمی چارەسەرکردنی کێشەکانە با یاسای نەوت و غاز بەپێی دەستور تەشریع بکرێت. هەر لە ڕوونکردنەوەکەدا هاتووە بۆیە ئەو هەڵمەتەی دژی هەرێم دەستیان پێکردووە هۆکارەکەی سیاسیە و هیچ بنەمایەکی یاسایی نییە و ئەو تۆمەتانەی دژی هەرێم بڵاوی دەکەنەوە دوورن لە ڕاستیەوە و تەنیا بۆ دروستکردنی ئاژاوە و دژی مافەکانی خەڵکی کوردستانە. وەڵامی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کۆمپانیای نەوتی باکوور دوای ئەوە دێت کۆمپانیاکە ڕایگەیاند حکوومەتی هەرێم دەستی بەسەر ژمارەی کێڵگەی سنووری کۆمپانیەکەیان گرتووە و سکاڵای لەسەر تۆمار دەکەن. ئەوەش خراوەتە ڕوو بیرەنەوتیەکانی کۆرمۆر، خوورمەڵا، ئاڤانا، سفەیە کە سەر بە کۆمپانیای نەوتی باکوورن و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە داگیرکراون بەکار دەهێنرێت و کۆمپانیەکە دەڵێت پێویستە نەوت لە ڕێگەی کۆمپانیای نیشتیمانیەوە داهاتەکەی بۆ گەلانی عێراق بێت. لە دوای بڕیاری دادگای فیدراڵی لە 15 شوبات کە ئاماژەی بۆ ئەوە کردووە یاسای نەوت و غازی هەرێم نایاساییە، حکوومەتی عێراق بە چەند ڕێگەیەک فشارەکانی بۆ سەر هەرێم چڕ کردوتەوە و دەیەوێت دۆسەی نەوت و غاز بکرێتە مەرکەزی.